لسطح حفتايا وجناني طلاق دين لسر موبايليه وباشاكتان بي بڵم لسر ام موبايليه ئێستا دوژمنداری لە 150 لەسەر ئەم مۆبایلەیە کێشەی عەشایر لەسەر کێشەی ئەم مۆبایلەیە کە کاتێ ژنێک دڵ لە پیاوەکەی پیسەکە سوێن بە ئەڵڵا زیاتر لەبەر ئەمەیە پیاوێکش دڵ لە ژنەکەی پیسەکە هەر لەبەر ئەمەیە ئەمە مجتەمەعی وێران کرد ئازیزانم ئەمە مستەوای زانکۆ و پەیمانگا و قوتابخانە و خوێندنکانمانی وا لێ کرد ئینهیاری پێیان هێنا ئینهیار طلبەیە لە مەکتەب هیچ نازانێت ئەزانی بۆ چونکەم تا بەیانی خەریکی فەیسبووکە تا بەیانی خەریکی چاتکردنە بڕۆ داخلیەکانی زانکۆ قیامەتە بڕۆ شەو تا بەیانی ئەم طلبەیە ماڵەوە مەسرەفی تیاکەن هاتووە ببێ بە دکتۆر بە مهندس بە مامۆستا بەڵام تا بەیانی خەریکی چاتە خەریکی فەیسبووکە خەریکی یاریە بە مۆبایلە مناڵی بێئەدەب کرد خەڵک ڕێزە دایک و باوکی ناگرێ هەمووی بۆی ئەم مۆبایلەوەیە جاران ئەگەر دایک بەهاتایەتە ژوورەوە باوک بەهاتایەتە ژوورەوە هەمومان لە شوێنێکە هەڵەساینە پێوە دایک کات باوک کات بەڵام ئێستا باوکە بێ بەبان قاچی کچ و کوڕەکانیان باز بات کەسی ئاگای لە خۆی نییە ئەدەب نەما لە ناو خەڵکە جاران کچ و کوڕێک خۆ من زۆر تەمەنم نییە بەڵام ئەو سەردەمەی کەوا من تایە تازە هەڵەچووم ئەم سەردەمە نەبوو کچ و کوڕێ بوونە 15 ساڵ نەیان نەزانی مەسائیلی زەواج و ژن و پیاو چییە ئێستا فیسقە گولەیەکە ئەوە نانا پۆلی شەشی ئیبتیدایی هەموو شتێکە زانیە فەیسبووکی هەیە ڕسمی خەیاڵایی خۆی پۆست کردووە ئاوا نووسێتی ئاخ لە دووری تۆ من جەرگم سوتا هیچ لە کاتێکا بلوغی نەگەیشتێتی ئازیزانم ئەها على ما كان عوده أبوه باوکی ئەبینێ پۆستێکی کردووە فەیسبووکیشی بۆی داناوە بە هەمان شێوە مناڵاوە تەسەڕوفاتەکە ئازیزانم کچ ئەلەم سەردەمیە هێشتا کە عازب نەبووە هێشتا بای ئەوە نییە شوبکە هەموو شتێک ئەزانێت هەموو شتێک ئەزانێت ئەوە ئەم کارە ساتانە ئەمە خوڵقانۆتی ئازیزان